سیناریۆکان لە بەردەم عێراقیەکان چین چێ توانای پێکهێنانی هاوبەندیان هاوپەیمانی بەهێزی هەیە و ئایا ئەوەی هاوپەیمانی گەورەتر پێک بێنێ مافی هەیە حکوومەتی داهاتوو عێراق پێک بێنێ یان هەر دەبێ پۆستی سەرۆکوەزیران پشکی کوتلەی موقتەدا ئەسەدر بێ کە ژمارەی هەرە زۆری دەنگەکانی بەدەستێناوە لەگەڵمان بۆ وتوێژ لەسەر ئەم بابەتە یاریڤان سعید لێکۆلەر لە ناوەندی میدل ئیست ئینستیتیوت کە بنکە لە هەولێرە کاکە یاریڤان زۆر بەخێر بێی. سینیۆرەکان چین سیناریۆیەکان چین لە ڕاستیا گەر سێری خەری نەخشەی بڵین سیاسی بکەین لە دوای هەڵبژاردنەکانی دوانزەی ئەم مانگە ئەوە دەرەکەوێت کە سیناریۆی زۆر جیاوازەیە توان بڵێم تا 10 تا 12 سیناریۆی جیاوازەیە بۆ ئەوەی کە ئەوانی کە بەهێز نەتوانین زیاتر بڵێ حەو کەس ئەوانش لە دەوروبەری موقتەدا سەدر و حەیدەر عەبادی و عامری و نووری مالیشی و ئەم گروپە شیعە گەورانە کۆبنەوە کە لە ڕابردووشە حکوومەتی عێراقیان پێگەێناوە بەڵام پێویستیان بە دەنگی کە هەیە دەنگی پێویستیان بە سونیەکان هەیە دەنگی پێویستیان بە بڵێن کورسی کوردەکان هەیە بۆ ئەوەی کە بگەنە 165 کورسی بەڵام ئەوە مەبەستمەوە نییە کە خۆیان بە تەنها ناتوان حکوومەت پێک بێنن ئەگەر هەمویان ئەوانە کۆبنەوە تقریباً 168 کورسیان هەیە بە ئاسانیەتان حکوومەت حکوومەت پێک بێنێت چونکە بەتەکید دەرەنجامی خراپیە بێ ئەوانەیانی حکوومەتێکی زیاتر نیشتیمانی بنکرد فراوان کە بە بەرژاربوونی سونی و کورد و هەموو کوتلەکانی کەی عێراق بێت بۆ ئەوی ڕنگدانەوەی کۆمەڵگای عێراقی بێت و لە هەمان کاتا بێتە هۆی ئەوەی کە ئاسایش و ئارامی بۆ عێراق بگەڕێنێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەم ڕەنگە ئایان ئەم شێوە حکوومەتش خراپی خۆی هەیە چونکە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان بەڵام ئەگەر سەیری ئەمریکیەکان بکەیت کە باسی ئەو وەزعیان کرد بێ هەرچەندە زۆریان باس نەکرد و بەتایبەت ئەو توێژەمان لەگەڵ ئەندروپیک و نیشان ئەدا کە حکوومەتێکی نیشتیمانی و بە شێوەیە کە عەبادی تا ڕادەیەک نوێنەراتی ئەو حکوومەتی دەکرد سەرۆکایەتی ئەو حکوومەتی دەکرد هەرچەندە دەڵی ئێمەس پشتیوانی هەر کەسێک دەکەین هەر حکوومەتێک دەکەین بەو شێوەیە بێ بە شەرتی کە لەسەر ئەساسی تائیفەگەری نەبێ یعنی حکوومەتێکی وا چۆن دەتوانیت وەصفی کەیتەوە تعریفی کەیتەوە کە لەسەر ئەساسی تائیفەگەری نییە لەوانەیە موقتەدا سەدر کە ئێستا 54 کورسی هەیە یعنی هەوڵی ئەوە بدات کەیشێکی وەکو عەبادی کە لە ڕابردووە سەلماندوێتی کە کەسێک توانی کاری لەگەڵا بکرێت توانیوێتی عێراق باتە پێشەوە لە ڕۆی فۆرین پۆلیسی و سیاسەتی دەرەوە پەیوەندی باشی لەگەڵ وڵاتانی کەنداوە هەبێت کە پێشتر لە سەردەمی نووری مالیکیان نەبوو ئەم بڵێن عەبادی تقریبا مەقبولە بۆ موقتەدا سەدر بەڵام موقتەدا سەدر لە هەمان کاتدا شەرت و شروتی زۆری هەیەوێت کە حکوومەتی داهاتوو تەکنۆکرات بێ ئەو کەسانەی کە بن بە وەزیر لە باڵاکانیان هەیە لە حکوومەتی عێراق کەسانی شیاوە بن کەسیانی لێ هاتوو بن بەڵام ئەمە تا چەندێک ئەکرێت تا چەندێک بڵێن لایەنەکانی کە ئامادەن ئەم شەرتانەی سەدر بەجێ بێتایبەت ئەو داواکاری دەکاتن مەلایەکە کە وەختی خۆیان لەگەڵ ئێران بووە دژی ئەمریکا بووە دژی ئەمریکا شەر کردووە ئێستا لەگەڵ ئێران پەیوەندیەکانی باش نییە کوردەکان لەو معادلەدا سەدر پەیوەندی لەگەڵ بڵێن ئێرانە زۆر لەوە ناچێت باشێ بەڵام نامەکەیشتا دۆستی ئەمریکانیە لەوانەیە باشترین ئاوتکەمیان باشترین ئەنجام بۆی کە ئەمریکا بیخوازێ ئەوە بێ کە حکوومەتێکی داهاتوی عێراق حکوومەتێک بێ بەلایەنی کە سەر بەخۆ بێ ئەگەر سەر بە پاڵپشتی بڵێن سیاسەتەکانی دەرەوە ئەمریکا نەکات لەو ناونچەدا بۆ کوردەکان بەداخۆی کە لیستە کوردەکان بە شێوەیەکی زۆر بڵێن دابەش بوون و بینیمان سەردانەکانیان بۆ بەغا بە شێوەیەکی زۆر جیاواز و فەردی بۆ هەرچەند نیشتیمانی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەوێ واتەم یەک دوو کۆبوونەوەیان بە شێوەیەکی جوینتلی پێکەوە چوون سەردانی مالیکی و ئەمانیان کرد ئەگەر بتوانن پێکەوەی شەتی و پارتی و هەروە حەزبەکانی کەش بێنە پاڵ خۆیان ئەو بەدڵنیایەوە کورد دەتوانێت کاریگەری باش و واروە پۆزیتیفی هەبێت لەسەر حکوومەتی داهاتوویانێک واروە بەرژەوەندەکانی خاڵکی کوردستان بپارێزێت بە پێچەوانەوە زۆر خەتەرە بێت. کاک یاریڤان تا ئێستا باسی ئەوە کراوە کە چی سەرۆکوەزیران بەدەستیەوە بێ و حکوومەت دروستەکە ئەوەی کە کوتلەی سەرکەوتووەکەی سەدرا یانش ئەوەیە کە یەکێک یان لایەنێک بتوانێت هاو پەیمانیەکی گەورەتر بەدەست بێت تا 2000 هەڵبژاردنەکانی بۆ 2005 و هەروەها پێشتر کە حکوومەتی
حکوومەتی بڵێن ڕابرد ئەو لیستانەی کە براوەی یەکەم بوون لە دوای هەڵبژاردنەکان ئەیانتوانی حکوومەت پێک بێنن بەڵام لە دوای ئەوەی کە 2010 نووری مالیچی نەیتوانی سەرکەوتوو بێت لەو کادا ئەو کاتە ئەیاد علاوی کە توانینەوە دوو کورسی بهێنێت ویستی حکوومەتی داهاتوی عێراق دروستکات بەڵام نووری مالیشی ئەمەی برد بۆ کۆرت بۆ محکەمەی عولیا و محکەمەی عولیا بڕیاریە هەر کەسێک لە دوای هەڵبژاردنەکان ئێتر چەند کورسی هەبێ گرنگ نییە لە ڕاستی لە دوای هەڵبژاردنەکان ئەگەر خاوەنی 20 کورسیشبی بتوانی لیست و جانەکانی کە ڕاکێشی وە لای خۆی بتوانین 165 کورسی پێکبێنی مافی ئەوە هەیە کە بتوانێت حکوومەتی داهاتوی عێراق پێک بێنیت. لەو حاڵەتەدا ئێران دەتوانێت دەستی وەردانی زیاتر بکە بۆ ئەوەی ئەو مەبەسەی بەجێبێنی بەڵنیە ئێران ئەگەری دەتوانێت بڵێن ئامری واروارە حەچیم واروەها بڵێن لیستە کوردەکان و هەندێک کرد بتوانێت ڕاکێشێ بۆ یەک لایەن بۆ یەکەم بۆی کە بتوان حکوومەتی داهاتووی عێراق دروستکەن و سەدر و واروەها عەبادیش لەوانەیە بتوان بڵێن پەراوێز خوان بەڵام ئەمە زۆر خاتەرە بێت چونکە ئاسایش و سەقامگیری عێراق خاتە چەند کاتی دەوێتە حکوومەت بتوانێت ئەن عێراقیەکان بتوان حکوومەتدا بمەزرێت ڕابردووە 2019 ڕۆژی ویسکە ڕێکۆردی جیهانی تێکشکان لە هەڵبژاردنی 2014 وابزانم تقریبا 4 مانگ بوو بەڵام ئەم جارە تەسەوڕەکرێ زیاتر بێ بۆنەوەی کە هەموو لیست و گروپەکان هەمویان زۆر دابشکاری زۆریان تێدایە. کاکیریوان زۆر سوات دەستەکانی خۆش شەریوان سعید لێکۆلەر لە ناوەندی میدڵ ئیست ئینستیتیوت کە بنکە لە هەولێرە میوانی کورد کۆنەکشن بوو.